برانی بەڕێزم خوای پەروەردگار باسی ڕۆژێکمان بۆ ئەکات کە ڕۆژی کۆتایی یاخود قیامەتە، ئەو ڕۆژەیە کە ئیتر هەموو مرۆڤەکان دەستیان لە دنیا بەر بووە، دنیایان بۆ بەڕابردوو بە مێژوو. باسێکە کاتێک کە ئینسانەکان کۆ ئەکرێنەوە لە ساحەی مەحشەری خوای پەروەردگارە، ئەکرێن بە دوو بەشەوە، مرۆڤایەتی بەشەریەت ئەکرێن بە دوو بەشەوە. بەشێکیان کاتێک کە حسابیان لەگەڵ ئەکرێ، کاتێک کە لێپرسینەوەی ئەو ژیانەی کە چەند ساڵە ژیاون لە دنیای لیان ئەکرێ نامەیەکیان پێ ئەدرێ، وەکو چۆن لە قوتابخانەیەک کاتێک کە دەرزەکان تەواو ئەکرێ لە کۆتایی ساڵە نامەیەکی پێ ئەدرێ، نەتیجەی ئەو کار و کردەوانە ئەو دەرسانەی کە خوێندوێتی وەری ئەگرێ. هەموو ئینسانێکش لە محکەمەی خوای پەروەردگار ئەو نامەیە وەرەگرێ، ئەو کارتە وەرئەگرێ. فأما من أوتي كتابه بيمينه، خوا سبحانه وتعالى فەرمێ ئەوانەی کە بەدەستی ڕاستیان کتێبەکانیان وەرەگرن، واتە ئەو کارتەی ژیانیان، ئەو قوتابخانەی ژیانیان کە تەواویان کردووە، خۆشبەختی بۆ کەسانی کە بەدەستی ڕاستیان وەری ئەگرن. کاتێک کە وەریەگرین فسوف يحاسب حسابا يسيرا، کاتێک کە نامەکەی بەدەستی ڕاستی وەرگرت، ئەمە حسابێکی زۆر سەهل و ئاسانی بۆ ئەکرێ، واتە ئەوە سەرفرازە، ئەوە ناجح بووە لە دەرس و دەورەکانیە لەو ژیانەی کە تێپەڕانووە. خوای پەروەردگار نامی ئەعمالەکەی کە بەدەستی ڕاستیدا پێی ئەو جا حسابێکی ئاسان و سووکی لەگەڵ ئەکرێ و ئەمە بێت ئەهلی بەهەشت. بە پێچەوانەی ئەوەوە خوا پەنامان بدا. وأما من أوتي كتابه وراء ظهري، کاتی ئەوانەی کە لە دواوە کتێبەکانیان پێ ئەدرێ، یاخود لە لای چەپەوە. ها جاری وایە کەسێک هەیە کە خراپەیەکە کە ئەڵێ ڕووی مەجلیسی نییە، ڕووی نییە بچێتە ڕووی ئەو کەسە، شەرمەکە، عەیبەی لێ دێ. ئەم کەسانە ڕووی ئەویان نییە کە ڕووبەڕووی خوا سبحانه وتعالى بوەستن و کە کارتەکان وەرگرن. خوا پەنامان بدا لە دواوە لە دەستی چەپەوە کارتەکانیان پێ ئەدرێ. ئەمانە خوا پەنامان بدا. فسوف يدعو ثبورا، بەداخەوە ئەمانە ئیتر ماڵوێرانە بن، ئەمانە بەدبەختە بن. ويصلى سعيرا، ئەخرێنە ناو جەهەنەمەوە بەو کارت وەرگرتنە، بەو تەسلیحاتی نامەی ئەعمالە. بۆیە من پێم خۆشە کە نامەیەکمان بۆ هاتووە. ئەم نامەیە برایەک کە ئێمە لە سەری ساڵە چەند ئامۆژگاریەکمان بڵاو کردەوە، دا ئامۆژگاری لە ژیانی هەش کەسێ بتوانێت لە ساڵی تازای لە تەمەنی خۆیان جێبەجێ بکە. برایەک ئەم نامەی بۆ ناردوین، پێم خۆشە ئەم خوتبەیە لەسەر ئەو نامەیە بنووسم کە ئەمە بەڕاستی محاسبەکردنێکی نەفسی خۆتە، چۆن کە پێش ئەوی محاسبە بکرێ. وەکو ئیمامی عومەر ڕەزای خوای لێ بێ فەرمێ حاسبون أنفسكم قبل أن تحاسبوا، محاسبەی نفسی خۆت بکە پێشەوەی کە محاسبە بکرێ. بزانین ئەم برایە چۆن محاسبەی خۆی کردووە کە ئەڵێ لە 100 سادەی تەمەنی ئەم ساڵم بەو شێوازە بووە، کردوێتی بە 10 دەرس و ئەم دەرسانە دەرەجەی بە خۆی داناوە. بزانین چۆنە و نەتیجەکەی چۆنە. یەکەم وانەی ژیانی ئەو نوێژەکانێتی، الحەمدولله ئەڵێ هەموو نوێژەکانم کردووە، یەک نوێژم لەدەست دەرنەچووە، هەموو نوێژەکانی بەیانیم کردووە بە سنەتەکانیشەوە، زۆر شەوەیە شەو نوێژەکانیشم کردووە. سواز بەخوای پەروەردگار. تۆ بێ حسابی خۆت بکە، ئێمە وازانین دوێنێ بوو سەری ساڵ تێپەڕی، ئەوە ئێستا بەرەو مانگی 3 ئەڕۆین، وا چارەکێکی ئەم ساڵە خەریکە ئەڕوا چەند سەریع کاتە ڕوا. بەڵام ئەگەر ئاوە حسابمان کرد ئامادەین هەش کاتێک کە ژیانمان تەواو بوو کۆتایی پێ هات، ئێمە ترسمان نەبێ، خەممان نەبێ، هەممان نەبێ، وەکو ئەو برایە بە محاسبەیەکی خۆمان بکەین. خوا ئەفەرمێ کاتێک کە من نوێژەکانم هەمووی ئەنجام داوە لە کاتی خۆیان کە دەرەجەیەکی باشی بە خۆی داناوە، 95% نوێژەکانی لە کاتی خۆیان بە خشوعەوە کردووە بەو شێوازەی کە خوای پەروەردگار داوای لێکا. با ئیسلاحی نوێژەکانمان بکەین. والله ئەگەر ئەوەی کە ئیسلاحی نوێژەکانی کرد، بزانین کە یەکەم پرسیار لە ڕۆژی قیامەتە ئێمە لەسەر نوێژەکان لێمانەکرێ. إن أول ما يحاسب به العبد يوم القيامة من عمله صلاته. هەچ کەسێ پێش هەموو کار و کردەوەی، پێش هەموو عملەکانی پرسیاری نوێژەکانی لێ ئەکرێ، پرسیاری نوێژەکانی لێ ئەکرێ. بزانین ئێمە ئامادەین وەڵامی ئەوە بدەینەوە کە چۆن نوێژەکانمان جێبەجێ کردووە. فإن صلحت فقد أفلح وأنجح. ئەگەر کەسی هات و ئیسلاح بوو، دەرچ و ناجح بوو، نمرەیەکی باشێنا لە نوێژەکانیا، ئەوە سەرفراز بووە، ئەوە نەجاتی بووە، ئەوە ناجح بووە لەو ئیمتیحانە قورسەی کە لە ڕۆژی قیامەتە خوای پەروەردگار نامی ئەعمالەکەی پێداتەوە. وخوا پەنامان بدا. وإن فسدت فقد خاب وخسر. ئەگەر کەسی هات و دەرنەچوو لە ئیمتیحانی نوێژەکانی کەم و کورتی تیا بوو، کرشوکاڵی تیا بوو، دوای خستبوون، نەیکردبوون، خوا پەنامان بدا ئەوە خەساروەمەندن. خەساروەمەندی پارە و بانک و بزنس و کار و کەسابەت نا، خەساروەمەندی مستەقبلێکی چارەنووسساز هەتا یا لە ئاگرای یا لە بەهەشتای. بۆیە با ئێمە ئیسلاحی حاڵی خۆمان بکەین، ئیسلاحی نوێژەکانمان بکەین. وەکو ئەو برایە چۆن کە دایناوە یەکەم وانەی ژیانی نوێژەکانێتی. وانەیەکی تری ئەم برایە لەم کارتا کە نووسیوێتی
ڕۆژووە کە وەکو پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام وەکو سنەتی مؤەکەدە کە هەموو دووشەمان و پێنجشەمانێ بە ڕۆژوو بووە غەیری نیوەی مانگەکان غەیری زۆربەی کاتەکان کە بە ڕۆژوو بووە بەڵام سنەتی مؤەکەدە کە دووشەمان و پێنجشەمان بە ڕۆژوو بووە ئەم برایاڵێ من هەموو دووشەمێ بە ڕۆژوو بووم کە لە سەتی ئەم ساڵم تێپەڕانووە واتە 36 ڕۆژی ئەم ساڵە تازە ئەم کارتەی دروست کردەوە بۆ خۆی ئەڵێ من لە سەتا دەی تەمەنم لەم ساڵەیە توانیومە سەتا حەفتا بێنم لە بە ڕۆژوو بوونا هەموو دووشەمانێ بە ڕۆژوو بووم چونکم ئەزانەیە کەسێک کە بە ڕۆژوو بوو من صام يوما في سبيل الله بعد الله وجهه في النار 70 خريفا ئەگەر کەسێک یەک ڕۆژ بە ڕۆژوو بێ لەبەر خاتی خوای پەروەردگار ڕووەژی ئەو کەسە 70 ساڵ لە ئاگرە پارێزێ یەک ڕۆژ تۆ لە ساڵێکا 52 هەفتەیە ئەگەر دووشەمان بە ڕۆژوو ئەبی 52 هەفتا ساڵی حسابی کە وەڵای مەگەر ڕەحمی خوا یعنی ئینسانی ئیماندار ئەوەنە فەزلی خوا زۆرە بەسەریەوە ئەم هەموو نیعمەتە ئەم هەموو لێخۆشبوونە ئەم هەموو ڕەحمەت و بەرەکەتە بۆیە بتوانین ئێمە ئەگەر تا ئیسش نەمان کردووە توابەمش کاتێ بۆ خۆمان دروست بکەین و بتوانین بەلای کەمەوە جارجارە بە ڕۆژوو بین تەنها لەبەر خاتی خوای پەروەردگار و لە بەخشینەکانە ئەڵێ دام ناوە لەسەر خۆم هەموو ڕۆژێ بتوانم ڕێژێکی کەم ببەخشم ئەگەر پاوانە بێ ئەگەر دۆلارێ بێ ئەگەر 1000 دیناری عێراقی بێ ئەڵە کە چوون بۆ مزگەوتەی تەنیشتی ماڵی خۆمان هەر جارێکە ڕۆشون پاوانێکم تێکردووە ئەگەریش نەچوو بێتم بۆ نوێش نەچوو بێتم بۆ مزگەوت بۆ جەماعەت ئەڵێ لە جمعەیە یاخود لە کاتێکی ترا فەقیرێ پێویست پێ بوو بێ ئەلحەمدولیلا توانیومە هاوکاری بکەم ئەڵێ بەپێی ئەو ئیحسایی کە من کردوومە لە ساڵ دەی تەمەنم لەم ساڵەیە هەموو ڕۆژی من بەخشیومە چەند خۆشە ئینسان بەخشندە بێ چەند خۆشە ئینسان بەڕاستی کە بتوانێت ئەوەی کە خوا داوێتی پێ ئەو ڕستەی داوێتی پێ هەر لەبەر خوا خۆی بیبەخشێ خوا سبحانه وتعالى فەرمێ وأنفقوا مما رزقناكم من قبل أن يأتي أحدكم الموت فببخشن لو رزق ڕۆزەی کە پێمان داون پێش ئەوەی کە مردن یەخەتان بگرێ پێش ئەوەی کە ئەو ڕۆحە لە جەستەتان دەرچێ پێش ئەوەی کە صاحبی خۆتان بن صاحبی سەرۆت و سامان و ڕزقەکەم کە خوای پەروەردگار پێی داون فيقول ربي لولا أخرتني کاتێک کە مردن یەخەی گرتن ئەو جا دەڵێ خوای گیان خوا دوای خە مردنەکەم یەک کاتێکی کەم بۆم دوا بخە بۆچی إلى أجل قريب بس بۆ کاتی کەمش بۆم دوا بخەی ڕازیم پێی فأصدق وأكن من الصالحين خوای گیان بۆی کە ببەخشم و لەگەڵ صالحان بم لەگەڵ چاکەکاران بم بۆیە ئێمە ئێستا لە دەستمانایە ئێستا ڕۆح لە جەستەمانە ماوە ئەتوانین ببەخشین با ببەخشین کاتێک کە ڕۆح لە جەستەمان دەچوو هونەری تیانە لەسەر مەرگا بڵێن سەرۆت و سامانەکەمان ئاوای لێ بکەن و ئاوای لێ بکەن هەتا لەبەر دەستمانایە با بتوانین لێی بەخشین ئەگەر کەمیش بێ و ئەوجا ئەم بەڕێزە ئاڵێ وانەیەکی تری ژیانم ئیقتیداکردنەوە بە مزگەوتەوە هاتشۆکردنەوە بە مزگەوتەوە ئەڵێ بەلای کەمەوە لە ڕۆژێکە جارێک چوون بۆ نوێژی جەماعەت ئەگەر دوور بێتن نزیک بێتم بەل هەموو نەک هەموو ڕۆژەکان بەڵام ئەڵێ زۆربەی ڕۆژەکان بەپێی توانە ئیشەکەم ڕێی پێدا بێتم چوون بۆ مزگەوت چەند خۆشە یعنی ئەمە ئەو مژدەی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم لە بیرە لە ذهنایە کە ئەڵێ کە ئەفەرمێت ئەو حەو کەسەی کە لە ژێر سێبەری عەرشی خوای پەروەردگار حەشرەکەن یەکێک لەوانە کێن ئەوانە وەڕەجل كان قلبه معلقا بالمساجد ئەو پیاوانن ئەو کەسانن کە دڵیان پەیوەستە بە مزگەوتەوە کاتێک کە لێی دەرەچن بیری ئەکەن کاتێک کە لە ناو مزگەوتان خەمیان لێیە کە بەجێی دێڵن ئاوها ئالوودەی مزگەوت بوون خۆشەویستی مزگەوت ماڵی خوا سبحانه وتعالى ئارامی دڵەکانە ئارامی ڕوحەکانە تێکەڵ بووە بە جەستەی تێکەڵ بووە بە ژیانی و ئەوجا وانەیەکی تر لە وانانە وتەی خێرە واتە قسەی خێرە لە هەر شوێنێکا کە ئینسان بۆی ڕێکە و الكلمة الطيبة الصدقة هەر کەلیمەیەکی خێر کە لە زاری من و تۆ دێتە دەرەوە سەدەقەیەکە خوای پەروەردگار سەدەقەیەکمان بۆ نووسری ئەجر و پاداشی لەسەر وەرئەگرین و خوای پەروەردگار ئەمرمان پێیەکە هەموو جارێک ئەفەرمێ ئەمر بکەن بە چاکە نەهی بکەن لە خراپە بۆیە بەڕاستی ئێمە لەسەرمانە لە هەر کاتێکا لە هەر شوێنێکا کە پێویستی کرد بەڕاستی ئێمە خێر بڵین و چاکە بڵین ئەگەر نەماتوانی بەڕاستی بێدەنگ و ئوسکوت بین لەبەر ئەوەی کەوتمان خراپێ بەسەرمانە ئەشکێتەوە و ئەوجا سیلەی ڕەحم يعني جێبەجێکردنی سیلەی ڕەحم بەڕێزان و عەزیزانی من زۆر گرنگە ئێمە ئەکرێ لێرە مەشغەڵەتێ دروست بووە نەتوانین بەپێی پێویست ئێمە بەپێی پێویست بتوانین يعني بەدەم کەس و کارمانەوە بین بەپێی پێویست نەتوانین مەجالمان هەبێ سەردانێکی بکەین بەڵام بەلای کەمەوە ئەتوانین جارجارە تەلەفۆن بۆ کەسێک بکەین بۆ دۆستی ئەحبابی خۆشەویستی پێین هەما تەلەفۆنمان پێ وحدەیش تەواوش لەناو تەلەفۆنەکانمان هەیە و ئەنتەرنێتیشمان هەیە بەڵام جارێک خەمساردیە ناشی تەلەفۆنی بۆ کەسوکارێ برایە خوشکێ دایک و باوکێ ئەحبابێ دۆستێ بەبێ مەسلحەتێکی دنیایی
وایلی هاتووە تەلەفۆنت بۆ یا تەلەفۆن بۆ کەسێکی ئیلا ئیشکارە نەبێت تەلەفۆن ناکرێت بزانین کە بەڕاستی سیلەی ڕەحم خوای پەروەردگار لە حەدیثی قودسی فەرمێ إن الرحيم شجنة من الرحمن أفرمي فقال الله من وصلك وصلته ومن قطعك قطعته خواه سبحانه وتعالى حيث يقصي أفرمي سيلي رحم لقل عرشي خواي پروردگارا لقل رحمي خواي پروردگارا آلاون بيكا قريد راون شون رشكي دار قريد أدرين خواه سبحانه وتعالى فرمي هش كسي سيلي رحم أدا بك خواي پروردگار سيلي رحمي لقل أداك هش كسي كش قطعي بك خواي پروردگار سيلي رحمي لقل قطعك خواه كيه هي بيوي ياخذ حزبك خواه سبحانه وتعالى سيلي رحمي لقل قطعك كناتوي بكي أتوي خواه سبحانه وتعالى باشتر نزيك بليوه سيلي رحم لقل دوست وأحباب وخوشويستكانا جيبك وأوجا أمر كردن بچاكا إيكيك اللوانا كان يتري جياني أمك همو كاتب يسمعنا إن الله يأمر بالعدل والإحسان خواه سبحانه وتعالى بأمر أفرمي أمر تان بيقا خواهي قورا أمر بكن بچاكا وچاكا كارو إبا إحسان تانا بلا كارو كردو كان تانا وانيكي تري نهي كردن الأخرابها واتكاتك خواهي برغارة إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر وإيوان نهي بكن يو أو خرابان الرفض بكنوا أقدار من نهي كردن والرفض كردن أتوانين همو كاتو ساتي إما بيكين لغل معلوم نالي خود أي كاتك أبيني تلفزيونك لسر بابتك خرابة نهي لأكي أي قوري نالي سيريشتي خراب كان سيريكي من علاقات مشغولة بتلفونك وأزاني كاريكي نابجيك بشوازك جوان قناعاتي بيكي أم كارنك رفيقك خليك بوشونيكي خراب أروى ريلي أجري نهي لأكي أبين نهي بكين لخرابه لهمو كاتك دا أبي بفيزيكي بعملي بجستي مرة قربين لبردم همو خرابه وخرابه كاريه اگر نما تواني بزبان من اگر بزبان من نما تواني ابي اوشو نه بجيبلين تاوان معصيتي تاكري اضعف الايمان اويك نتواني بجيبلي ابي لدلو بيد ناخوش بك شتيك اكريك مخالفه شرع ومعصيه تاوانا واوجا بيرهنانوي مردن كوانيكي زور گرنگ براسي ابي امي ايماندار ومسلمان هميشه ليادمان به كحقيقتك براسي نازاني كي يقمانه كده حقيقتك براسي نازاني كي روجمان توا ابي توقيتي دلا كمان لليدان كاوصيته اتر اما ابي بقرنوا بلا اخوه سبحانه وتعالى في غمر اكرم عليه الصلاه والسلام امش غالي ما كان افرمي اكثروا ذكر هادم اللذات افرمي زور بير بكنوا نك بير بكنوا زور بير بكنوا لو شتيك خوشكانتان تيك اشكينه خوشكانتان تيك اشكينه ولا تو بخيال imagination تو جاري واهي بيركيتوا بوي بپاشای شاره بوی بە دەڵۆمەنی شارێ بووی بە کەسێکی سەرمایەدار و دەسەڵاتدار بە خەیاڵی خۆت ئەم هەموو سەیارە و وێلا و پارە و سەرد و سامانەت لە بەردەسایە ئەم هەموو خزمەتکارت هەیە ئەم هەموو ڕەعیەتە و خەڵکە لە بەردەست وایە بە خەیاڵی خۆت کەسێکی دەوڵەمەنی گەشتووی بە لوتکەی خۆشیەکان بەڵام کاتێک کە بیر لە مردنەکەیتەوە ئەمە هەمووی بەجێ دێڵی ئەوێ بە کفنێکی سپی بێ ڕەنگ کفنێکی سپی بەبێ گیرفان بەبێ ئەوەی کە ڕەنگاو ڕەنگ بێ کفنەکە بەبێ ئەوەی کە بتوانی درهەمێ پاوانێ لەگەڵ سەرد و سامانەکەی خۆتا بەری کاتێک کە بیری کردەوە هەموو خۆشەکانت تێگەشکێنێ کە بیری لێ کردەوە جا خۆتی بۆ ئامادە ئەەکەی بۆ ئەو مردنە و ئاخر وانە تەوبەیە توبة واستغفارك براسي خواه سبحانه وتعالى أمر ما بيك فرمي وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون أي إيمان داران واتي إما إيمان دار بيوست توبة بكين نكسي تاوان بارو خرابكار أما زياتر بيوست توبة بكا بيغمبري أكرم عليه الصلاة والسلام إمامي بيغمبران برسترين مخلوقي خواهي پروردگار أفرمي أي خلقينا من روجانا 70 جار ياخو 100 جار توبة واستغفارك پیغمبر اکرم علیه الصلاه والسلام مجدی بهشتی پی دراوه برای مخلوقی خوای پروردگار روز 70 جار بو 100 جار ای منو توی گناهبار و تاوان کا چند من پیوسته تو با اموانانا بکین با بیکین با وانی عملی لجیانی خومانا ام برایک ام نامینا رو ام کارتینا رو الله بکوی گشتی الحمدلله 66.6 مینا ولا لوانانی ک درچوم بو كاتك إنسان أوام محاسبي نفسي خوي كر بيشوي بشتبر محاسبي خوي پروردگار خواه سبحانه وتعالى فسوف يحاسب حسابا يسيرا خوي پروردگار حسابك آسان نغلقا دعوكين خوي پروردگار حساب من آسان بكا خوي پروردگار جيان من آسان بكا يا ربي خوي لو روجيك نامي أعمال أديته وبدس مانوا همو من بدس راس وري بقرين يا ربي خواه جيان لو كسانا من نكي كبشيمان أبينا ولا جياني دنيا من خواه جيان جياني دنيا من بو آسان بكي حسابي قيامت من بو آسان بكي بما خيت بر صوز ورحمة ميرباني خويت أستغفر الله لي ولكم فاستغفروه إنه هو الغفور الرحيم
الحمد لله ثم الحمد لله. قال الله تعالى في القرآن المجيد: بسم الله الرحمن الرحيم. إذا زلزلت الأرض زلزالها. زور بمان أم سورة مع المستوى سورة زلزال كلم رجاني بيشوا لما وي بيشوا كحالتك الرويدا بسر كومال خلق مسلمانك هاد أما كومال بندو عبرة درسي تاع برزان خوش وستاني من با إما درس ور بگرین پرن ور بگرین او انذارك چون کسک امره انذارك بو مردنی بشریت منو توش را اصلا کین الله منو توش روجه دی امرین او زلزالش که هات او انذارك بو او زلزالی خوای پرورگا که باسی اکا که افرمکات که زلزال گوره کده که زوی حالته که او لسکی زویا دیت دروا کاته که انسان ایتر عجایبی لیده لم زلزاله ابي خوماني بو اماده بكين اما درس بي پندي بو ايما كاتك ابيني خلقي لجير دارو بردا دريان دينن كاتك ابيني خلقي ك زياتر ل 20000 كس ك مردون بو كارساتا اي اگر اسا لم شونه ايما لملاطي ايما زلزال بي كي ريلي اگري توفان بي كي اتواني برگري ليبكا گركان بي كي اتواني خوي بپاريزه انسان ضعيفه با ما ام بي پندو عبرتي بو من حاضر بين هش كاتك زلزال دي بخير بي هش كاتك مصیبەتێک و ئافاتی تر لای خوای پەروەردگارەوە تاقیکردنەوەی دێ با ئێمە ئامادە بین بۆی با ئێمە حاضر بین بۆی ئەو مردنەی باسمان کرد ئەگەر ئامادە بووی قەت ناترسی ئەو پرسیارە لە خۆمان بکەین لەناو مزگەوتان لەناو ماڵەکانی خوای پەروەردگارین ئەو پرسیارە لە خۆتەوە بکە لە نەفسی خۆت بکە ئێستا حاضری بۆ مردن ئێستا ئەگەر مەلەک المەوت یاخە بگری حاضری بمری ئەگەر حاضری ئەڵێ الحەمدولله من کەسێکی باوەڕدار و ئیماندارم حاضرم بۆ مردن ئەگەریش نا تەوبە بکە لەو گوناحانەی کردوتە بگەڕێرەوە پەشیمان ببەرەوە و کارتێ دروست کە بۆ ژیانی خۆت ڕۆژێ تەنها 5 خولەک ئەو وانانە مراجعە بکەرەوە پێش ئەوەی کە تۆ مراجعەتە گەورەت کە بکرێتەوە لەلایەن خوای پەروەردگارەوە هەندێشتی سەرنجڕاکێش لە ئەو خەڵکانەی کە لەم زیلزالەیە بەسەریانە هات بەڕاستی پێم خۆشە باسیکەم بۆتان کاتێک کە مناڵە دەردێنن دوای کە ئێوارەکەی بەیانێکی زیلزال بوو ئێوارە دەری دێنن مناڵێکی 10 ساڵان خەمی چیەتی یەکسەر کە دەری دێنن ئەڵێ بەخوا من ئەمڕۆ نوێژم نەکردووە مناڵێکی 10 ساڵان دڵی لای نوێژەکەیەتی تربێتی دایک و باوکی وایە کە فێری نوێژی کردووە کە دڵی لای خوایە دڵی ڕەبتە لەژێر ئەو داروبەرە دەرێکن خەمی ئەوەتی کەم شتەڵێ من ئەمڕۆ نوێژم نەکردووە ئافرەتێکی حیجابی نقاب هەموو گیان تێشکا بەسەرێک لەژێر بەردوودارە کاتێک کە دەرێکن ئەڵێ کەس دەستم لێ نەدا تیمەکان ئەچن کە یارمەتی بدەن کەس دەستم لێ نەدا من باشم نایوێت دەستی کەسێکی نامەحرەمی بەرکەوێ ئەوە پەروەردەی دروستە بەڕێزان خۆشەویستان پیرە پیاوێک کە دەری دێنن نەمردووە خەمی ئەوەیەتی و ئەگری بۆ ئەوی کاڵێ من ئەمڕۆ نەچووم بۆ مزگەوت نوێژەکانم نکردووە لەگەڵ ئەوەی شەعایلێ کە فەوتە بن 1,200,000 دلاری ئەمریکی لە خانووەکەیانە هیچ سوودی پێ ناگەیەنێ بۆیە ئاگادار بین بەڕێزان خۆشەویستان بگەڕێینەوە بۆ لای خوا سوبحانەهو وتەعالا پێش ئەوەی کە گەڕانەوە یەکجاریمان بێ و بەم حەدیثە کۆتایی بە وتارەکە دێنم کە سەحابیەک هاوڵێک کە خەمی قیامەتێتی خەمی ئەو ڕۆژێتی کە حیساب بکرێ دێ ئەپرسێ لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ متى الساعة يا رسول الله کەی قیامەت دێ پرسیارێکی قورسە ئێستا ئێمە خۆمان قیامەتمان لەبیر نەماوە کێ بیری قیامەتی کێ حساب و کتابەکە بۆ قیامەتی بۆ دوا ڕۆژی ئەوجا پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام مامۆسایانە حەکیمانە پێش ئەوەی وەڵامی پرسیارەکەی بداتەوە ئەفەرمێ وما أعدت لها چیت حاضر کردووە بۆی پێش ئەوەی ئەفەرمێ وەڵامی پرسیاری داتەوە چیت بۆ ئامادە کردووە ئەوش لە تەوازعە لەوەی کە یعنی نایەوکێن بکاکە وەڵا شکرم حەجی ماڵی خوام کردووە نوێژەکانم کردووە خێر و خێراتم کردووە ئەوەنەم بەخشیوە بە مزگەوت ئەوەنەم داوە بە فەقیر و هەژار شەو نوێژەکەم ئەمانە ناڵێ تەوازعی هەیە لە بەردەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ لا والله هیچم ئامادە نەکردووە إلا إني أحب الله ورسوله والله هیچم ئامادە نەکردووە تەنها خۆشەویستی خوا پێغەمبەری خوا نەبێ صلی الله عليه وسلم ئەوجا فەرمێ قال رسول الله صلى الله عليه وسلم فإنك مع من أحببت مجدە لێبێ لەگەڵ ئەو کەسای کە خۆشتەوێ مجدت لێبێ لەگەڵ ئەو کەسای کە خۆشتەوێ بۆیە ئێمە ئاگادار بین خۆمان حاضر بکەین کە بیری قیامەتەکەین با خۆمانی بۆ ئامادە بکەین با خۆمانی بۆ حاضر بکەین لە حاڵەتێکە کە حاڵەتێک بارودۆخی هات بەسەرمانەوەکو ئەو زیلزالە بەخوای گەورە فریای وەسێل ناکەوین بەخوای گەورە خۆمان ڕائەکەین لە دەست ماڵ و مناڵەکەی خۆمان بەس خۆمان دەرباز بین نەفسی نەفسیە بەلامانەوە زەحمەت نەبێ والله نەفسی نەفسیە لەو ڕۆژە سەختەی قیامەتشان نەفسی نەفسیە تا پێغەمبەران نەفسی نەفسیەکەن هەتا پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام شفاعەت بۆ هەموو بەشەریەت دەکات بزانین بەڕێزان خۆشەویستان با ئەم کارتە بکەین بەوانەیەک لە ژیانمانە ڕەحمەتی خواتان لێبێ
هەر یەک لە ئێمە کارتێک بە خۆی دروستکار لە ژیانی خۆیان حاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا محاسبەی نفسی خۆمان بکەین پێش ئەوەی کە محاسبە بکەین خوای پەروەردگار ئیسڵاحی حاڵمان بکە خوای پەروەردگار لە گوناحەکانمان خۆش ببێ یا ربی خوای تاعەت و عیبادەتمان لێ قبوڵ بکەیت اللهم بل کەناڵی BK4 کەناڵێک بۆ سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگا BK4